تەماشاکەن لە بابەتی عاشرێتیەوە ئەینە سەر تەوەری ئەمڕۆمان باشە چەند جوانە لە کۆمەڵگەی ئێمە کەسێکی هاکە ئەڵێن خزم هەیە و خزم دۆستی ژێ توشتی جیاوازن خزمێکەیە پەیوەندێکی خوێنینی لەگەڵتایە و ڕەنگە بە ساڵیش نەتبینێ خزمێکەیە بە تەواوەتی خزم دۆستە دوو ڕۆژارە نەو بینە بوو بینە گلەیت لێکاڵە بۆ دیارنیت ئەرێ ماڵ چۆنن ئەرێەوە ماوەیەکە ونی ئەرێ نەی نایە ئەم جۆرە گلیانە لێکە هەستەکە ئەمانە بەڕاستی خزم دۆستن اینجا سێکە ئەو بەکارێنانی ئەو شەو دەستەواژە جوان و ئەرێنیانە لە بینی خزمایەتیە واکە ئەوەندەی تر پەیوەندەکان پتە بکات ئەمڕۆ ڕێک باسی ئەو تەوەراکەین چۆن بە بەکارێنانی ئەو دەستەواژانی کە لە دەممان لە زارمان دێتە دەرەوە پەیوەندەکانمان پتەوتر بکەین پەیوەندە کۆمەڵاتەکانمان زیاتر بە جۆش بکەین و جۆش و خۆشیەک بینەوە بە خزمایەتی کە با ئەو دەستەواژەیە یا ئەو پێناسەی لابین کاڵە خزمایەتی نەماوە بەڵام بە چیە بێت ڕفتار و بەلای خۆمانەوە بڵین نەماوە ئەوەی تر بە تاوتی نامێنە بەڵام تۆ خۆت هەوڵێک بێ ڕفتار و گفتارە شیرینکەی لەگەڵ بەرامبەرەکەتە دڵنێ بە خزمایەتێک هەر ئەمێنێت و پتەوتر ئەبێت بۆیە ئەمڕۆ با بەوردی قسە لەسەر ئەم بابەتە بکەین کاکاراس پێنجۆنی کە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ئەمڕۆ بە ورد و درشتی زیاتر باسی ئەو بابەتانەمان بە گفتارە جوانەکانی خۆی بۆکەوە لە استودیۆ ئامادەیە بانگشتێکی مامۆستاگیان فەرموو عفو سڵاو بەخێر ڕاست و زۆر سوپاس دەکەین زۆر بەخێر خێر بێ ئاخوا ئەمێکە من تۆ بەریەک نەکەوتوین لە بەرنامەیە خۆتون کردووە خەتای باساکۆوانن عزیزنەوە ئەیخەنە ڕۆژی سەرکۆ و سەحەرەوە نازانم بۆچی ئەوانیش عزیزن وەکو هەموویان عزیز خۆشەویستم کاگەرا زۆر بەخێر بی هەر بۆ خۆی ئەمەی کاڵم دەمێکە ئەو جۆرێکە لە دۆستایەتی و ئاشنایەتیمانێمەوەکو هاوڕێوە بەدڵنیاییەوە چەند گرنگە ئەم جۆرە دەستەواژانە لە نێو پەیوەندەکانە بمێنێتەوە ینی ئەو سارد و سڕی کە هەندێک جارەڵەن تەکنۆلۆژیا دروستی کردووە سەردەم دروستی کردووە زۆر جار ڕخنەکە ئاڕاستیەوانێکی ناڵین خۆمانی ئەم سارد و سڕی و دەستەواژە گەرمانە چەند گرنگن بەکاربێنن بۆ ئەو سارد و سڕە نەمێنن بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا سوپاس و ستایش بۆ خوا و بۆ نیعمەتە جوانی کە باریۆ بەسەرم شارەیە و هیوادارم هەمومان دڵ و دەروونمان سپی بکەینەوەکو بەفرە بەپڕ بین لە هێز و زە بۆ ڕۆژێکی باش و بۆ ڕۆژێکی نوێ هەڵبەت بۆ زمانە شیرینە بۆ زمانە خزمایەتی کە ئێوە پێشوازیتان لە من کرد خۆم پڕ بووم لە وزە و پڕ بووم لە دڵخۆشی و پڕ بووم لە ئارامی هەرەما توانین بڵێم ئەم دەستپێکە واد لەیەکە گەشە بە ڕۆحە بە و هێزەکە باتێ کە جیاواز لەو شوێنانەی ترکە بۆیە چی زمان شیرینی و گفت شیرینی هەر لە دێر زمانەوە لە نێو کووردا زۆر شتی لەسەر وتراوە و زۆر تەرکیزی کراوەتە سەر بۆ نمونە بە قسەی خۆش مار لە کون دێتە دەرێ ئێمە ئەمڕۆ لەسەر بابەتی قساکەین کە بە تەواوەتی هێز و زەی مرۆڤ یا وێران دەکا یا شاگەشکەی دەکا هێزێک بابەتێک کە لە یەکەم نەبەرەی دەنگەوە دەرەچێ و لە یەکەم دیدار و قسەکردن و بینین واد لە یەکە تۆ ئەو کەشەی کە بۆیەکی ئایا ئارامی تیاڕوێنی ئایا هەناسی ئاسوودەیی تیادەی یانە پڕە بێ لە سترێس و لە ناڕەحەتی و لە خەمۆکی بۆت ئێمە فێر بووین بە زمان شیرینی وە کوردەواریش هەروایە بەڵام بەداخەوە ئێستا هەندێک لە کەسەکان و هەندێک لە خزمان و هەندێک لە ئەوانەی کە نزیکمانن جۆرێک دەستەواژە بەکارێنن جۆرێک وشە بەکارێنن هەندێکیان بێئاگالەوەی چەند بریندار دەکەن و هەندێکیشان بە مەبەست ئەو بەکارێنن ئێمە بەرەو ساڵی نوێ هەنگاوانی چەند ڕۆژێکی تر تۆڕە کۆمەڵایەتەکان پڕە بێت لە پیرۆزبایی ساڵی نوێ یەکێک دوایێنەی ساڵ پۆستەکە یەکێک خۆی ئامادەکە بۆ وێنەیەک لە ساڵی نوێ پۆست بکە بەڵام بێئاگاین لەوەی کاکاری چیمان کردووە چیمان وتووە هەندێکمان بە وشانەی بە مەبەست بێ یا بێ مەبەست دڵی چەندین کەسمان شکاندووە ئەم ساڵ ئەڕوات هەندێک بەجێی هێشتوین جاخوا بکە لەوانە نەبێت کە ئێمە دڵمان شکاندوین هەندێکی تریش لە ساڵی یایندا ڕەنگە بەجێمان بێڵن چه عەجەب یەکێک لەوانە ڕەنگە خۆمان بین دڵی هەندێکی کەشە شکێنینەوە ڕەنگە یەکێک لەوانەی کە خۆمانی کە دنیا بەجێڵین و دیا دڵمان شکێنرابێ یاخوا نەخواست دڵی خەڵک بشکێنی کاگاری ئێمەی مرۆڤ شتێکمان هەیە زۆر سیر و سەمەرەیە ئەوەی بەرامبەر بە تۆ یەکەم هەر زوو بیر مەچێتەوە بەڵام کاتێک بەرامبەر بە خۆمەکرێ ئەیامێک لەگەڵ مەمێنێتەوە زۆر ڕاست بۆ
بۆ ئەوە بێ ئەوەی بۆ خۆم پێم خۆشە بۆ خەڵکیش پێم خۆش نەبێ بۆ ئەبێ وشەکانم ئەوەندە زبر و ئەوەندە نەرێنی و ئەوەندە ناڕەحەت بێ هەرچی هاو بەدەما بێ بیرکردنەوە بیڵێم کورد دەڵێ بیجاوە ئینجا بیهاوە ئێمە هەموو ئەم شتانی کە لە کوردەواریە تەرکیزم کردە سەری بابەتەکە ئەوەیە ڕۆحی مرۆڤ بە قسە ئاشکێ عەزیز شوێنی فیشک خۆش ئەبێتەوە ئەمما شوێنی قسە خۆش نابێتەوە هەموو ئەمانە یعنی دراسی پێشینانمانن ڕۆحێکە بشکێ هەر هەمووی ئەگەر بێت شیکردنەوەی بۆ بکەیت داڕشنی لەسەر بنووسی توێژینەوەی لەسەرکەی ئەتوانیت دەیان بابەتی لەسەر جێ بکەیتەوە کەواتە لە کۆمەڵگای کوردەواریە لە نێو خێزانەکان لە نێو هاوڕێیەتی لە نێو هاوسەرەکان لە نێو ڕەفیقەکان لە نێو خۆشەویستەکان سەرڕەمی بابەتە گرنگەکان کە تۆ ئەتوانێ کاریگەری ئەرێنی و نەرێنی دروستکە قسەکانی توێ باش اینجا دوای قسەکانی کردارەکانتە زۆر ڕێکەوتی یەکەمە زۆر ڕاستە تەنانەت هەر مامۆستای چەندین وتەی جوان و پەندی جوان هەیە لە کوردەواری خۆمانە هەر لەسەر ئەم بابەتە تەنانەت کە تۆ میوانداری کەسێکەکەی ئەڵێ ئەو نان و چێشتی کە تۆ بۆی ئاماداکی ئەوە گرنگ نییە بەقەدەر گفتارەکە و بۆ نمونە هەڵێ نانە جوۆیم بێ و خوڵقت گەنمین بێت کەواتە ئێمە چۆن بتوانین ئەو خوڵقە گەنمینە پێشکەش بە ئەو کەسانە بکەین کە ئەیان بینین کێنە ماڵەکەمان چۆن ئەم زمان و گفتار شیرینیە لە خۆمانە پەرە پێبین بۆی خۆمان هۆکارێک نەبین بۆ بێزارکردنی کەسی بەرامبەرمان خۆمان هۆکارێک نەبین بۆی کەسی بەرامبەر لێمان دوورکەوێتەوە طبعاً کاریگەری نەرێنی تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر بەسەر کۆمەلگاکانەوە دیارە و کۆمەلگای کوردیش بەدەرنیە لەو بابەتە بەداخەوەی کە ئێستا ڕۆدا گۆشەگیریەکی تەواو جیاوازە بۆ نمونە تۆ بۆ میوانداریە گەچی بەشێکی زۆرمان ئالوودەی موبایلەکانمانین سەرنجمان لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکانە لەبەری ئەوەی گفتوگویەکی محیبەتانە بکەین باسی کۆن بکەین یا پرۆژەی نوێمان هەبێ سەیرەکەی لەناو هێشتا بۆ میوانی چون هێشتا لەناو تۆڕە کۆمەڵایەتەکانن لەناو ئەخبارە سەیر و سەمەرەکانن کە مشکی مرۆڤ داغانەکە بۆ سەرنجدان لەسەر و بابەتی کە جەناب دەفەرمووی خاتولانە کاک ئاری شتێک هەیە ژەوەیە کە مرۆڤ ئەو معریفەیە کە پێی گەشە بووە پێی ئاشنا بووە چەند خۆناغی خێزانمان هەیە کە چۆن پەروەردە بووی دوای قۆناغی خوێندن کە لە سەرەتاییەوە تا ئاگاتە ئامادەی بۆ زانکۆ پەیمانگاکان چۆن گەشت کردووە و ئەو بیئەی دوای ئەو کە تۆ کاری تیاکەی من دڵنیام ئێوە لەبەرەوەی بەرکەوتتان لەگەڵ هەموو جۆرە کەسەکان زۆر زمان شیرینترن لە کەسێک گۆشەگیرە لەبەرەوەی ڕۆژانە ئەم کارە ئەکەن ئەگەڕێن بە شوێن سەرچاوەکانە ئەگەڕێن بە شوێن ئەو زانیاریانەی ئەتانوێت لە بەرنامەکانە بە بینەر و بیسەری بڵێ کورسات کە ئێوە لەم کەناڵە جوانن ئەنواع خەڵکی پسپۆڕ و شارەزا بین و دەیان چیرۆکی سەیر و سەمەرەشتان لایە کەواتە خەڵکانێکەیە وەکو ئێوە دەستی ناگاتە بابەتەکە بەڵام ئەی چی بکات چۆن زمان شیرین بێ چۆن بەڕاستی نانی گەنم بێ چۆن لە کاتی قات و قڕیا هەموو بەرهەمێکی لێبێ ئەویش بە زمانەکەیەتی ئەویش بۆ عرف و عادەتە تا کۆنەیە کە ئێمە لە باو باپیرانمانەوە لەسەری گۆشکراوین ئەگەر بێت و کۆمەڵگەی کوردەواری لە ڕێی دەستگاکانی ڕاگەانی وەکو جەنابتانەوە بە ئاگانەیەتەوە ئێمە لە قەیرانی خزمایەتیان لە قەیرانی ساردبوونەوەی کەسایەتیان لە قەیرانی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتیان لە قەیرانی گۆشەگیریان کە هەر هەمویان کاک ئاری هەر هەمویان ئەمە سەرکێشێت بۆ تەنیایی و تەنیاییش هەندێک جار بێتە خۆراکێکی خراپ بۆ ڕۆح ئەگەر ژیرانە مامەڵی لەگەڵ نەکەی ینی ئەو قەیرانی کە باسیەکەی گەیشتوین چوونێتە بەداخەوە پێمان تێناوە بەتایبەتی هەر لە پەیوەندی خزمایەتیش هەر پەیوەندی خزمەتی ناکاکاری لە دەرەوەی خزمەتیش سەیری کە جارە با لە ماڵەکانی خۆمان و دەست پێ بکەین جاران ماڵی ئێمە و ماڵی ئێوە شەمووی چەند ژوورێکی بچووکمان هەبوو پێشەوە دانیشتین و هەمووشمان بە دەوریە کابووین خوێندنیشمان وا تەواو کرد زۆر بەمان ئێستا ناو خێزانەکەی گۆشەگیری دروست بووە ئەچێتە ژوورەکەی خۆی دەرگاکە داخا بە ناوی پێشکەوتن بە ناوی سربەخۆیی بە ناوی نازان بە ناوی بەدڵنیاییەوە نان خواردن نەماوە گەرم و گوڕی نەماوە چێژی یاریە کۆمەڵایەتەکان نەماوە کڵاوێن بوو ئەم یارانەی ترکە ئەکرا لە سەردەمی زووە بۆیە یەکێ لە بەرنامەکانی جەنابەت کە ئەو کوردەواریەکەیە کە هەندێک بابەتی کڵاوێن و من کە سەرنجم ئەدا ئەوشتە جوانانە تیا عەرزە کرد و دەستگا و ئامێرە کوردەواریەکانت بە ئێمە ئاشنا ئەکردەوە ڕەنگە خەڵکێک هەبوو بێ لای شتێکی ئاسایی بوو بێ یا بەرنامێکی ڕۆتین ببێ بەڵام ئەوە مێژوو کەلتوری تۆ بووە معریفەی تۆ لێوە هاتۆ بۆ ئێرە ئێستا هاتوین بە ناوی
ڕۆشنبیری و بە ناوی ئەولەمەوە کۆمەڵێک کشتمان بۆ خۆمان سازان و لەگەڵ کەلتوری ئێمە ناگونجێت لەگەڵ ئەدا و ئەتەکێتی ئێمە ناگونجێت بۆیە سەرەتا لە خێزانەکانەوە ساردی دەستی پێ کردووە اینجا لە نێو هاوڕێ و کە سوکارەوە اینجا سەرکێشێ بۆ دەرەوە تۆ سێرەکەی جاران لە فەرمانگەکان ڕۆحیان بەسەر یەکترا دەرەچوو ئێستا خەریکی ملشکاندن و سەرشکاندنی یەکتری لە شوێنی کارەکەمان ئاسوودە نین لە جێگەکەیە کە ڕۆژگارێک هاوڕێ و خۆشەویستانمان تێی کۆبن و ئێستا بەدەست میانی بە پەنجەی دەست بۆت کۆ نابێتەوە ناتوانانی لە شوێنێکە شەوێک دروستکەی شەوچەرەیەکی ڕۆحیتیابێ هەر هەمووی سارد و سڕیە ئەوە بە جوانی قساکی ئێمە زیاتر بووین بە گوێگر وەک فەرموون لە خزمەتانە زۆر جار لە کۆڕ و کۆبنەوەیەک یان لە نێو خزمەتیە کۆڵە دە مجاملە چی تێچ من زۆر ڕقم لەم دەستەواژەکە مجاملە چی تێچێ خۆ مجاملە کە دەستەواژەکە عەرەبیە خۆ هیچی تێ ناچێت بەڵام چەند گرنگە گفتار ڕەفتاریشی لەگەڵا بێ نەک تەنها گفتار بێت تەنها وتن بێ من بە تۆ بڵم ئەرێ بۆ نایتەوە ئەرێ بۆ نای سەرێکمان لێبی لە نەخش و حەز نەکەم بێت ئەکرێشتی وە حتما هەیە ڕەنگە هەبێ بەڵام خوار ڕەنگی کەواتە هەیە من ئەمەوێ هەمیشە لە بەرنامەکانی جەنابتانە مادەم ئێوە پڕن لە وزە و وشەی ئەرێنی منیش حەزەکەم خۆم لایەنە خراپەکەی بپارێزم کەواتە با بین نیەتمان باشکە ڕەنگە هەندێک کەس مجاملە بکە و کۆی بە وشە عەرەبیەکە هەیە واتە شتێک گەڵێ کە لە ناخیانیە بەڵام هەر باشتر لەوەی بەدڵنیە بەڵام ئەگەر تۆ بچی بەدەم داواکەیەوە ڕەنگە ئەو مجاملێ بێ بە موحیبەت ڕەنگە چەند جارێک ئەو بەستەڵەکە بشکێ ڕەنگە تۆ کاریگەریت هەبێ لەسەری خوانێک دروستەکرێنی وە ڕۆخوانێکە ئێوارە خوانێکە گەڕانێکە چوزانم هەر شتێک کە تۆ ناوی ئەنەی کاگاری هەر چۆنێک بێت پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئێمە بێ لە چوارچێوەی ئامۆژەوڕۆ تا بیهێڵینەوە پرسەکانمان خەریکە ئەبێ بە تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیوەندی ڕۆحیەکانمان ئەبێ بە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەردانوە تووشەکان هەمووی کەم بۆتەوە بۆچی ئێستا ناتوانین لەم ئۆتڵەیە لەم پشووی سەری ساڵەیە ساڵان ئێمە خواخوامان بوو تەواو بین و بچین بۆ ماڵی ننکمان پورمان خاڵمان ئێستا منداڵێک بەدەم پلەیستیشنەکەیەوە ئیتر وا ئەزانێ ئەمە ئەو دنیایەکە ئەو ئاواتی پێخوازێ ئێمە لە قەیراندای و شاردنەوەشی ناوێ و بەڕاستی قەیرانەکە گەورەش ئەبێ هەتا بێت لەسەر چینەکانی دوای ئێمە و مناڵانی دوای ئێمە نەوەکانی دوای ئێمە کاریگەریتر و گەورەتر ئەبێ چێ فریایەکەوێ پەروەردەی خێزان و قوتابخان و دەستگاکانی ڕاگەاندن زۆر ڕاستە اینجا مامۆساراس لە سەرەتای پرۆگرامەکە باسی ئەوت کردوتت ئیتر ئەچینە ساڵی نوێ و گرنگە دڵ و دەروونەکانیشمان بەڕاستی نوێکەینەوە لەگەڵ ساڵی نوێە زۆر کەسەیە بەداخەوە بۆ نمونە ئەگەر کەسێک هەر شتێکی بەرامبەر کرد بێ بە وشەیەکیش دڵی ئەم کەسەی ڕەنجاند بێ لە خۆی ئیتر ئەم ناخپیسی لە دڵ و دەرونا بۆ هەڵەگرێت ڕۆژە لە ڕۆژانیش بێت پێڕەژێتەوە بە هەر هۆکارێک بێت اینجا پرسیارەکەی من ئەوەیە چەندە گرنگە لەگەڵ ئەوەی کە ئێمە ساڵێک بەڕێەکەین ساڵێک بەجێ ئەهێڵین کاچینە ساڵێکی نوێ ئەگەر ئێمە خۆمان هۆکار بووین بۆ ئەوەی وا بکەین کەسێکمان عاجز کردبێ یان ئەگەر کەسێک قسەیەکیشی لەگەڵ ئێمەیە بۆ نمونە کردبێ کە دڵی ئێمەی زویر کردبێ ئێمە گەوری بنوێنین ئێمە بۆ نمونە بچین بۆ لای ئێمە دەم و گفتارمان شیرینکەینەوە لەگەڵیان ئەمە چەندە گرنگە ئێمە ئەم هەڵوێستە بنوێنین چونکە ڕەنگە زۆر کەسە بێ مامۆساراز بڵێ خۆ من هەڵم نەکردووە ئەو هەڵی بەرامبەر کردوم چاوەڕێکم ئەو بێتەوە بەردەمم داوای لێبوردنم لێ بکە خۆی بنیەدی مرۆڤ وایە کاتێک زۆڵمێکی لەیەکرێت چاوەڕێیە لە پای ئەو زڵمە دەست پێشخەری بکرێ خۆ ئەگەر بێت و پێچوانەکەی بێ زۆر گەورەیە بەڵام کوردەڵێ ئەگەر لە کونێکەوە مار پێوەیدا خوا ئەو مارە بگرێ ئێگەر لە هەمان کوونەوە دووبارە پێوەی دایتەوە خوا خۆت بگرێ بۆیە هەندێک جار کە تۆ ناڕەحەتی دڵتەنگی چەند جارێک داخکراوی من تەسەوەرەکەمەوە بڕوام وایە مرۆڤ بە یەک جار ناگاتە بەستەڵک لەگەڵ بەرامبەریە بەڵام ئەو کاتە کە دووبارەی کردو کاکە ئاری چەند جارێک لە من ئەبورێ بەڵام من هەر بەردەوام لەسەر عەزێدانی بەردەوامم لە زەمکردن و پاشەمە لە قسەکردن لەسەری ئەمە وا ئەکات ئیتر کاکاری هەنگاوەکان نەنێ بەرەو من بکشێتەوە یا بوەستێ بۆیە لەسەر پرسیارەکەی جەنابە ئەگەر یەکەم جار بێ
شتەکان زۆر ئاسایە ئێگەر مرۆڤێک فێر بوو بێ با بە هەندێک هەر نەخۆش هەندێک بە ناوی برایەتی و خیانەتەکە بە ناوی ڕفاقەت و خیانەتەکە بە ناوی هاوپیشەیی و خیانەتەکە بە ناوی هاوکاری و خیانەتەکە ئەمانە چی لەکەی لەکوێ یاجەیەکەیتەوە ئێمە لە عورف و عادەتی کوردەواریە وەکو کورد دەڵێ وەکو لەپی دەستمان ناخمان بە دەرەوەی بەڵام کاتێک تووشی کەسێکە بم ماسکی هەیە ئەی چۆن مامەڵە لەگەڵەوە چەند جار تۆ ئەچی بەرەو پیری چەند جار تۆ ئەخڵەتێنێ وات لێ دێ ئەو کاتە هەر بەرامبەر بە ئاراز نا بەرامبەر بەلانەژ ئەسڵەمیتەوە چونکە ئیتر وردە وردەوەوات لێ لە هەموو شتەکانی چواردەوەرە ئەترسی اینجا لە هەمووی خەتەرتر و ناخۆشتر خۆی بەتاوانبار نازانێ خۆی بەتاوان لێکراوە زانێ ئەمە قوڕەکە زیاتر خستەکاتەوە لە بابەتە کۆمەڵایەتەکانە ئەگەر بیت نیوەن گیری بکەی هەستەکەی خەریکە واد لێکا یعنی هەندێک جار ئەوەندە خەڵکانێکمانێ ئەوەندە زمان پاراوە لە خۆپەڕاندنەوە لە تاوانەکانی واد لەیەکای خاتە ملی بەرامبەریش کەچی لە بری ئەوەی ئەو سەرزەنشکەی یا ئامۆژگاری ئەوکەی ئەگەر ڕێیتەوە بۆ ئەوەی کە زوڵمی لێکراوم حکومت لەم پەیوەندی کۆمەڵایەتیە بۆ ئاسوودەی ڕۆحی خۆتە پێشە شتێ ئەگەر بێت و ئێمە چینە ساڵی نوێ لە هەندێک هەڵە و کەم و کوڕی بەرامبەرەکانمان ببووری کە کردویان ئەگەر هەڵەکان یەکەم جار بن زۆر ئاساییە ئەگەر بێت و ئەویشدان بە هەڵەکەیا بنێت ئەوە باشتری هەی باشتر بەڵام ئێگەر ئینکاری لێ کرد ئێگەر نکۆڵی لێ کرد ئێگەر نەچوە ژێربار هێشتا تۆ ئەتەوێ هەنگاوی تر بنی من بڕوام وایە ئێمەی کورد کۆمەڵە شتمان هەیە ینی بە شێوە گشتیەکەی ئەگەر سیر بکەین ناتوانین هەمیشە ئەو هەنگاوە بنین ئەگە بەرامبەرەکەشمان ئامادەی ئەو ڕێکەوتنیتیانە بێ ئەو دڵخۆشکردنیتیانە بێت دوایین پرسیاری من لەسەرەوەیە زۆر جارێ ماڵین تەکنۆلۆژیا زۆر خەتابارە لە سایەوەی پەیوەندیەکان لە دەربڕینەکان دەستەواژەکان جاران ئاوا گەیشتینە سەری ساڵ من تا ئێستا هەندێک بەڕاستی نامەم ماوە کە هاوڕەکانم کارتێک بوو ڕەنگە کولتوری خۆشمان نەبووە بەڵام هەر لە خۆی جوان بوو کە هیوایەکی بۆ ئەخواستی کە ئەتکردەوە دڵت پێی خۆش بوو هاوڕێیەکەت خۆشەویستێکت نامەیەکی ئەوەی بۆ ناردی ئەوی دیوادارم ساڵی نوێی تەمەنت یان ساڵی نوێی تازە ساڵی بەدیێنانی خۆن و ئاواتەکانە بێ ئێستا خۆ ئەم هەمان نامە چۆتە نێو مۆبایلەکانمانەوە بەڵام هەستەکەی ئەو چێژەی نییە هەر بەڕاستی تەکنۆلۆژیاوانە خەتابارە ئەی ئەگەر ئەوەنە خەتابارە بۆ خۆشەویستێک بە خۆشەویستەگەڵە بیرتەکەم کاریگەری لێکە بۆ خۆشەویستێ بە خۆشەویستێک هەڵم خۆشمەوەی دڵێکی بۆ نێرە کاریگەری لێکە ینی پرسیارەکەی من ڕێک ئەوەیە هەمیشە ئەوەنە تەکنۆلۆژیا بە خەتابار بزانین لەم پەیوەندیانە لە دەربڕین و دەسەواژەکانمانە بۆی پەیوەندەکانمان فراوانترکەین هەر کوڕان نازیک چیان هەڵگرتو هەتا نامێکی داوەتێ تووشی سەد دەردێ باشە کامیان خۆشتر بوو ئەوە خۆشترێسە لە ئەمریکی ساد و سڕۆ بۆی بنێریان هزار کۆڵام بکەی نامێکی بیتێ پێم بڵێ باشە تۆ ئەلبومت هەیە لە ماڵەوە کاتی سەری ئەلبومەکانەکەی تو بەدەستیەوەگری چ چێژێکی هەیە وڵایەک دینە چێژیە گەڕێتە بۆ هەموو زەمانانی کاموو یادگار ڕەحمە لە دایک و باوکت ئێو کاتێکیتە هەردێک و لە شوێنە فڕێدی هەرو ئەلبومە وەختی خۆی کۆکردنەوەی خێزانەکانیش بووە سا لە برێەوەی کە بۆ نمونێستا بە دیار مۆبایلەکان و ئامێرە زیرەکەکانەوەی کاچی بۆ میوانداری مام و ساراز ئەلبومەکانیان هێنا و باسی یادەوەری خۆیانە ئەممی سەرنج بخەمە سەرەوەی کە تۆ دەست پێش خەریت کرداش ئێمە شتەکان خەریکە دەستی لێ نادەین خەریکە ئەچێتە هەوا چۆن پرۆسەیەکی بزنس هەیە هەواییە حسابات و کتاباتەکەی خەریکی محیبەتیشمان دەچێتە هەوا ئەو ئەلبومەی کەمە خاتولانە باسێکە کاگاری کاتێک سەیریەکەی هەندێکی لە پشتەکەی تاریخی لەسرە هەندێکی یادەوەریە هێنێتەوە مێشکت بەڵام لەم ئامێرە سارد و سڕا موبایلەکەت سێ ڕسم ناتوانانی وا لێ بکەی لەبەرەوەی شتی شخصیت خۆتی تایە ئابێ سەیری ئەو ڕسمەکەی بەڵام من لێ ئەلبومەکانمان دانەدانە هەڵەدایەوە بۆ بۆ میوانەکانیشمان شیە کردەوە ئەمە فڵان ساڵە و فڵان شتە ئەمە ئێستا خوا لێ خۆش بێ لە دیوانی خوایە ئەمە ئێستا هاوسەرگیری کرد و دوو مناڵی هەیە کەواتە تەکنۆلۆژیا نەمانزانی وەکو خۆی بەکاری بێنین تەکنۆلۆژیا جێی هەموو شتەکان ناگرێتەوە ئەکرێت جێی شتە خێرایەکان بگرێتەوە ئەکرێ کارە خێرایەکان ئەو کارانی کە زۆر پێویستن بۆت ئاسانکە بەڵام هەندێک بابەت هەیە هەر چێژەکەی خۆی لە کۆنا ئەمێنێتەوە تابلۆیەک لە ماڵە هەڵیەواسی فەرقینی لەو تابلۆی لە مۆبایلەکەتایە لە ئایپاتەکەتایە لە کۆمپیوتەرەکەتایە چۆن فەرقینی کەواتە ئەکرێ هەردووکیانە هەبێ و ئەکرێ هەردوو بابەتەکە سەرنج ڕاکێش بێ بەڵام ئێمەی مرۆڤ فێر بووین حەزمان لەو شتانەیە کە چاومان بەریەکەوێ ڕاستەخۆ دەستمان بەریەکەوێ ڕاستەخۆ چێژ لەوانە ئەبینین کە لەگەڵیانە ڕاستەخۆ کار لێک ئەەکەین
ئەمە وای کردۆچی محیبەتی ڕۆحی تۆ فراوانتر بێ ئاوی سازگاری ژیانی تۆ زیاتر سەرچاوە بگرێ تابلۆیەک لە پشتەوەیە ئەم وێنەی کە لە پشتی جەنابتەوەیە ئەم بەفرێکی ئێستا هەیە ئەو نعمەتە ئێستا باریوە تۆ ئێستا ئەگەر لە شوێنێکی تر بوویتایە ئەمڕۆ بەفرەکەت نەبینیە و هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە تیڤەکان و سێری کردایە ئەو هەستەتە بوو کە ئەم بەیانیا هاتی کاتێک کە لەوێ ئۆتۆمبیلەکەت ڕاگرت پێدەنا بۆ سەوڵەیە و هێواش خرمەیە هات لە ژێر پێێتە خرمەیە هات لە ژێر پێێتە دەنگی ئەوە و هەستی تۆ چاوی تۆ چ دیمەنێ بۆ ڕۆحتۆمارەکە کەواتە بە چێژ لەو شتانە ببینین کە ئەتوانی کارلێکی لەگەڵ زۆر ڕاستە دەستە خۆش بە ئێمەش بەڕاستی چێژمان لە قسەکانی بەڕێزەوە سارازیان سپاس بۆ زانیارەکانت زۆر بەخێر بێت ئێوە خزمی عەزیزن هەمیشە سەلامەت بن.